شكد إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان، وتاری ئەمڕۆمان بە پشتیوانی خوا باسی تاوانێکی زۆر گەورەیە بە تایبەتی خوشکە بە ڕێزەکان ئەنجامی دەدەن. زیاتر ڕوون لەوانە، بۆیە دەڵێم ئەو کەسانەی کە دەڕۆن بۆ لای ساحیرەکان، ئەو ساحیرانەی کە ئینسانیەت و مرۆڤایەتیان لەدەست داوە، ئەو ئافرەتانەی بە تایبەتی دەڕۆن بە لای ساحیرەکان، ئینسانیەت و مرۆڤایەتیتان لەدەست داوە، چەند کەستان عەزێتدا بەهۆی سیحرەکانتانەوە، چەنەها خۆشەویست و ئەحباب هەموویتان لە یەک جیا کردەوە بەهۆی سیحرەکانتانەوە. ڕۆشتی بۆ لای ساحیرێکی بێدین بۆ ئەوەی بینی دوو کەستێک بدەیت، بۆ ئەوەی کێشە و مشکلە بخەیتە نێوان دوو کەسەوە، ئەو کەسێک کە مرۆڤایەتی لەدەست داوە، ئەو کەسەی کە ویژدان و ڕەحم و بەزەی لە دڵی تۆدا نەماوە، خۆشەویستەکان لە یەک دەکەی. خوای گەورە و میهرەبان بە گەورەی و دەسەڵاتی خۆی لە دنیا و لە قیامەتە ئەو کەسانە لە خۆشەویستەکانیان جیا بکاتەوە کە لە دنیادا خەڵکیان لە یەک جیا کردەوە. خوای گەورە ئەوەت بەسەرا بهێنێ بە زیاتریش کە بەسەر خەڵکیدا هێناوتە. خۆشەویستەکانتان لە یەک جیا کردەوە. گوێ بگرە ئەو ئافرەتەی دەڕۆی بەلای ساحیر بۆ ئەوەی کە نێوانی دوو کەستێک بدەی، نێوانی ژن و پیاوێک، نێوانی مناڵ و دایک و باوک، نێوانی خزم و کەس و کار و برا و خوشکتێک ئەدەی. جوان گوێ بگرە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ: إن الله يعذب الذين يعذبون الناس في الدنيا. خوای گەورە عەزابی ئەو کەسە ئەدا، سزای ئەدا. هی کێ؟ هی ئەو کەسانی کە لە دنیادا ئێش و ئازاری خەڵکی ئەدەن. چەند هەزار کەس ڕۆژانە لە ماڵەوە کێشە و مەشاکیلی هەیە، ئێش و ئازار ئەچێژێ بەهۆی سیحرەکەی تۆ، بێویژدان و بێڕەحمی تۆ. خوای گەورە تۆڵەت لێ بکاتەوە لە دنیا پێش قیامەت، و دڵنیاش بە نە بە نوێژ، نە بە ڕۆژوو، نە بە حەج، نە بە عومرە، نە بە قورئان خوێندن، نە بە خێر و سەدەقە، ئەو حەقت لەسەر لا ناچێت، چونکە عەزێتی خەڵکی داوە بوویتەتە هۆکارێک بۆ ئەوەی کە کوفرێ تاوانی ئەنجام بدەیت، سحر بکەی لە کەسێک و دوایەوەش ئێش و ئازاری کەسانێک بدەی. خوای گەورە لە دنیا و قیامەت ئازارت ئەدا، عەزابدا لەسەر ئەوە. بۆیە بگەڕێرەوە بەلای خوا، سحر لە خەڵکی مەکە، ڕقت لە کەسێکە هەموو شۆی نەکەی، لەو باشترە بچیت سحرکەی خۆت بێدین بکەی و خەڵکیش بکەیتە ناخۆشی و ناڕەحەتیەوە. دڵنیا بە سەرەی تۆش دێ بە ئیزنی خوا، ئەوەی کە لە ماڵ خەڵکە دروست کردووە بە زیاتر لە ماڵ تۆدا دەبینرێ بە ئیزنی خوای گەورە، چونکە ڕۆژانە خەڵکی دوعات لێ دەکات، ڕۆژانە خەڵکی ئاوا دەستی بەرز کردوتەوە، خوایە کێ سەبەبی ئەم کێشەی ئێمەیە، خوایە ئاوای لێ بکەی، وا نەزانی ئیشەکەت کردو بۆ خۆت پێ بکەنی. دڵنیا بە دەستەکان بەرز کراونەوە بۆ ئاسمان دژی تۆ. خوا دەزانی کێ سحری کردو، با کەسەکە نەزانی کێ سحری لێت کردووە. ئاگاداری خۆت بە. ڕوو دەکەمەوە ئافرەتانەی بە تایبەت پیاوانیش دەڕۆن، بەڵام زیاتر ئافرەتان کە دەڕۆن بەلای ساحیرەکان کە ئینسانیەت و مرۆڤایەتیان لەدەست داوە، ڕەحم و بەزەی و ویژدان و ئینسانیەتیان لەدەست داوە. پێیان دەڵێم چەندەها کەس ژن و پیاو، کچ و کوڕ بەهۆی ئێوەوە لە زەواج مەحروم بوونە،
لە پرۆسەی هاوسەرگیری مەحروم بوونە چونکە سحرتان لێیان کردووە، بۆی فڵان کەس ژن نەهێنێ. بێدین و ساحری وا هەبووە هەڕەشەی لە گەنج کردووەتی تۆ ئازای ژن بێنە، بزانە چۆنت بەسم. ئەگەر تۆ خوشکی بەڕێزم ویژدان و ڕەحم و بەزەی و ئینسانیت لە گیان تا بێ، چۆن ئەڕۆی بۆ لای کەسانێک کە خوای گەورە بە کافر ناویان دەبات؟ چۆن دەڕۆی بۆ لای کەسانێک کە دوژمنی خوان، کە دوژمنی مرۆڤایەتین؟ ئەوانە یەکێکن لە دەردەکانی ئەم کۆمەڵگایە، ئەوانە دوژمنی کۆمەلگانە و ساحیرانە. خوای گەورە بە گەورەی خۆی لە ناویان بەرێ. بۆیە چەندەها گەنج بەهۆی تۆوە، بەهۆی سحرەکەی تۆوە لە پرۆسەی هاوسەرگیری دواکەوتووە، زەواجی دواکەوتووە، تەمەنێکی زۆری هەیە دێتە سەر مارە بڕین نابێت، کەسی بەدڵەوە ناچێ، هۆکارەکەی تۆی. وا دەزانی خوای گەورە ئاگای لە تۆ نییە کە تۆ ئەم زڵمە گەورەت کردووە، با ئەو کەسە با ئەو ئافرەتە ئەو پیاوە نەزانێت تۆ سحر لێ کردووە، خوا دەزانێ، خوا هیچی لێ بزر نابێ. يعلم السر وأخفى. زان أخفى چیە؟ سر نهێنیە. ئەخفا زانی چییە؟ واتە خوای گەورە عالمە من لەوانەی 20 ساڵی تەمەن باقی بە 50 ساڵی تر بژیم، 50 ساڵی تر خوا عالمە من 50 ساڵی تر ئاخر ڕۆژی دەقەی ژیانم چی بەدڵما دێ، 10 ساڵی تر چی بەدڵما دێ، ڕۆژێتر سەعاتێتر 10 ساڵی تر 20 ساڵی تر. خوا ئاگادارە لەوەی کە لە مۆلا چی بەدڵی منادێ و چی لە ناو دڵمدایە. ئەو خوایی چی لێ بزر نابێ. بۆیە چەندەها دایک و باوک دەگرین، ڕۆژانە دەگرین بۆی کە کچەکەیان شوو ناکە، بۆی کوڕەکەیان تەمەنی چۆتە سەر و ژن ناهێنێ. دڵخۆش مەبە، گریانی ئەو دایک و باوکە ڕۆژێک دێت تەخت و عەرشی تۆ لە ناوە بات. دوعای ئەوان، پاڕانەوەی ئەوان کە سەبەب و هۆکاری زەواجی ئەمانە کە نایکەن کچەکانیان کوڕەکانیان، کێیە؟ خوایە سەبەب و هۆکارەکەی لە ناو بەرە، خوایە وای لێ بکە، وای لێ بکە. بۆی دڵخۆش مەبە. سحرت لە فڵان کەس کرد، لە زەواج لە شوکردن و لە ژنهێنان مەحرومت کرد، خوای گەورە لە بەهەشت مەحرومت کە، خوا لە خۆشی و شادی دنیا و قیامەت مەحرومت کە. پێت ناخۆشم دوعانە دەکەم، بەڵام دڵنیا بە ڕۆژانە هەزارە دوعای ئاوات بۆ دێ، دڵنیا بەلەوە. ئەم هەموو کچە داماوە ماونەتەوە حەزیان لە زەواجە، ئەم هەموو مجریمە ڕێگریان کردووە لە شوکردنی و ئافرەتانە و ژنهێنانی و کوڕانە. وا دەزانی دنیا هەر ئاوا بە ڕۆشنی بۆ تۆ دەمێنێتەوە، واللهی تۆش لەو تاوانە بەشدار دەبیت. ئەو ئافرەتانە ئەو کوڕانە هەر تاوان لێ بکەن تۆش بەشداری، و دنیاش ئاوا بە ڕۆشنی بۆ تۆ نامێنێتەوە. بۆیە بگەڕێرەوە بەلای خوا، هەموو شوێی ساحیر مەکە، هاوڕەتی ئەو ئافرەتانەیش مەکە کە دەڕۆن بەلای ساحیر. سبحان الله، هەر بنەماڵەیەک ئافرەتێ دوانی تیابێ خەریکی سحر بێ، ئەو بنەماڵە هیچی خۆشی لە خۆی نابینێت. خوای گەورە بە گەورەی خۆی لە ناویان بەرێ. خوا بتان کوژێ مادەم ژیانی خەڵکتان کوشت، مادەم دڵ و ڕۆح و ویژدانی خەڵکتان کوشت، خوا بتان کوژێ ئەوانی سحر دەکەن مادەم دڵی خەڵکتان مراند، مادەم خۆشیتان لە ماڵەکانە کوشت و لە ناوتان برد، خوا خۆشی لە ماڵەکانی ئێوەش هەڵ بگرێت. چونکە ئەمانە دوعایان لێ نەکەیت، مەزلومەکانە بێ دوعا بکەن، دوعا بکەن لەوانەی کە سحریان لێتان کردووە، شەو ڕۆژ دوعایان لێ بکەن، گوێن نا دوعایان لێ بکەن، خوا بە گەورەی خۆی لە ناویان بەرێت. دڵنیا بە خوا تۆڵەتان لێ دەکاتەوە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: دعوة المظلوم مستجابة وإن كان كافرا، وفي رواية وإن كان فاجرا. ها صحيحة. دعاء أو كسيك مظلومة دعاء قبولة أجر كافر بي أجر فاجر ومجرمش بي، أي أجر مسلمان بي أو أولاد قبولة. كوات النظي فلان كس دعاء ديك نيوجناكا كافر بي هر دعاء قبولة چونك مظلومة. دل خوش مبا روجك پەروەردگار ئینتیقام و تۆڵەت لێ ئەسێنێتەوە، چونکە بوویتەتە هۆکارێ بۆی کە خەڵکی زەواج نەکات. ڕوو دەکەمە ئەو کەسانی کە دەچن بۆ لای ساحیر، بە تایبەتی ئافرەتان. ئێوە ئاگاتان لەوەیە بەهۆی ئێوە چەندەها کەس تووشی نەخۆشی و دەرد بووە، چەندەها کەسەیە شەو ناخەوێ بەهۆی سحرەکەی تۆ کە لێت کردووە. دڵخۆشی کەسێکت نەخۆش خستووە، سحرت لێ کردووە، لەسەر جێگا خستوتە، خوای گەورە لەسەر جێگا بتخات، وەکو ئەو کە چۆن ئەوت ئاوا لێ کرد. داماوە
خەوی نەماوە، ئیسراحەتی نەماوە، دایک بەدەستێەوە دەگری، باوک بەدەستێەوە ئەگری، ژن بەدەستێەوە ئەگری، پیاو بەدەستێەوە ئەگری، عائیلە بەدەستێەوە ئەگری بەهۆی ئەوەی کە سحرێکت لێ کردووە. ئەم هەموو گریانە و هەموو دوعای لە تۆ دەکرێ، ڕۆژێک دێت لولت ئەکا بە ئیزنی خوای گەورە. چەند کەس بەهۆی تۆ نەخۆش، ئەڕاتە نەخۆشخانەکان ئەڵێن عیبیتیان نییە، ئەڕاتە لای کەسێک قورئانی بەسەر ئاخوێنێ شێتە بێ ئەبورێتەوە، وا دەزانی خوا ئەگەی لەمانە نییە. مسلمانێک ئیوژدان و ڕەحم و بەزەوی ئیمانە دڵێ بەشتانە ئەکات، خوا ئینسانێکی ئافرەتێکی خستە دۆزەخەوە، عەزێتی پشیلەیەکی دا، ئەبێت چی لە تۆ بکا کە عەزێتی بنەماڵەیەکت داوە، ئەبێت چی لە تۆ بکا خوای گەورە کاتێکە وات لە ئەم دایک و باوکە کردووە بەردەوام بۆ مناڵەکانی خۆیان بگرین، تۆ مناڵەکەت بەبەرچاوتە ببورێتەوە، بەبەرچاوتەوە ئاگای لە خۆی نەمێنێ، ناگری بۆی بێتاقەت نابی، بێگومان بێتاقەتە بی. بۆیە ڕوویان تێ دەکەم بگەڕێنەوە بۆ لای خوا. سحر لە خەڵکی مەکەن، چونکە مە حەق و ناسە و لەسەرتا لا ناچێ، قەت لەسەرتا ناناچێ. هەزار جا تۆبە بکەی ئەو حەقە لە ڕۆژی قیامەتە ئەبێت تۆڵەت لێ بکرێتەوە، چونکە ئەمە حەقی خوا نییە، چونکە ئەمە بوویتەتە هۆکاری وەکێ خەڵکی نەخۆشکەوێ، خەڵکی لەسەر جێگا بکەوێ، خەڵکی تووشی نەخۆشی نەفسی و دەرونی بکەی. بۆیە دەڵێم هەروەکو چۆن خواردن دەکرێت قورگی خەڵکە بۆ ئەوەی کە تێک بچێ، خوای گەورە لە داری زەقوم تێرت کات، خوای گەورە لە ئاوی گەرمی دۆزەخ تێرت کا، خوای گەورە لە کێم و زوخاوی دۆزەخ تێرت کا، چونکە بوویتە سەبەب و هۆکارێ بۆی کە خەڵکی بە سحر، بە خواردن، بە غەیری خواردن خەڵکی تووشی کێشە و مشکیلە بکەی، وای لێ بکەی نەخۆشکەون لەسەر جێگا، دڵنیا بە ڕۆژێک دێت خوای گەورە تۆڵەت لێ ئەکاتەوە. خوای گەورە لە داری زەقوم بێبەشت نەکا، چونکە خۆشی و شادید لە ماڵەدا نەهێڵا، لەو بنە ماڵەدا نەهێڵا. وەڵڵی نەخۆشی وایە سحری لەکراوە، دەیەها ماڵ بەدەستێ و مەشغوڵ بووە. چێ سەبەبەکەیەتی؟ تۆی مجرم، تۆی خوانەناس، تۆی هاوڕێی ساحیر، خوا لەگەڵ ساحیرە حەشرت کە. ئینسان بەڕاستی دەبێت ئاگاداری خۆی بێ، چونکە ڕۆژانە شت دەبینین، پێویستە دوعا لەو کەسانە بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کافرمێ دوعای مەظلوم قبوڵە، واتە دوعا بکەن لە زاڵمەکان، دوعایان لێ بکەن، دوعایان لێ بکەن، دوعایان لێ بکەن. کەواتە چەندەها کەس بەهۆی تۆ ئێش و ئازار ئەچێژێ شەوانە و ڕۆژانە، دڵنیا بەسەری تۆش دێ، ئەو ئازارە خوای گەورە بۆ تۆشی دەنێرێ ئینشاء الله. وا دەزانی دنیا بۆ تۆ ئەمێنێت، هەر چەندێ بژیت، هەر دەمریت، و لە ڕۆژی قیامەتە خوا محاسبەت دەکات لەسەر ئەوەی کە سحرت لە خەڵکی کردووە. دەڵێن بەو ئافرەتانەی بە تایبەتی کە دەچن بۆ لای ساحیرەکان، پێیان دەڵێم بەهۆی ئێوە چەندەها خزم لە یەک کرا، چەندەها کەس خزمی یەک بوون لە یەک جیا بوونەوە، چەندەها کەس خۆشەویستی لە نێوانیانە بوو، خۆشەویستی لە نێوانیاندا نەما. بەڕاستی چەندەها عائیلە و ماڵت وێران کرد بەهۆی سحرەکانتەوە، خۆشیت لە ماڵەکان هەڵگرت. نەفەری وا هەبووە دەڵێ خزمێکی نزیکی خۆم، ئافرەتی خزمی نزیکی خۆم سحری لێم کردووە، کاتێکش کە ئاشکرا بوو کێ سحرەکەی کردووە، ئەڵێ یەکەم جار ئینکاری دەکرد، دوایی وتی وەڵام من کردومە. ئەزانی بۆچی کردومە؟ ژیانتان خۆش بوو، حەزم ژیانتان لێ تێکدەم، بەس لەبەرەوە حەزودیم پێتان برد، خزمێ نزیکی خۆی ژیانتان خۆش بوو، وتم باش ژیانیان لێ تێکدەم، دەی خوا ژیان لە تۆش تێکدات، چونکە ژیانە لە خەڵکی تێکدا. بۆیە بەڕاستی ئەوانە بوونە هۆکارێ بۆی کە خزمایەتی وەک جاران نەمێنێ. برا حەزی بە برا نەماوە، خوشک حەزی بە خوشک نەماوە، خوشک و برا حەزیان بە یەک نەماوە، زۆر جار پەیوەندی بە سحرەوەیە. ژن و پیاو حەزیان بە یەک نەماوە، هۆکارەکەی چییە؟ ڕۆژانە ژن و پیاو کێشە و مشکیلان هەیە، زۆر جار گوناه و تاوان هەندێک جاری سحرە، سحرێکە کراوە بۆی کە کێشە لە ماڵەکە دروست بێت، جارێ سحرەکەڵێ بەس بۆی کێشە مەشاکیلانە بێ، جارێ بەس بۆ جیابوونەوەیە، ئەنواعی سحرەیە. دەڕوات هەچی پارە هەیە لە مێردەکەی ئەجزەیە هەپارەی خۆیەتی، ئەڕوایدا بە ساحیرێک و بۆی فڵانکەس و فڵانکەس بەختەوەر نەبن. خوای گەورە بەختەوەری لە تۆش بسێنێتەوە، ئەو کەسێک کە بەختەوەری لە خەڵکی دەسێنێتەوە. با مزگەریتان پێ بدەم، ئەو ئافرەتانی کە دەچن بۆ لای ساحیرەکان بۆی بینی خۆشەویستەکان تێکدەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە دەفەرمێ شرار عباد الله، ئەفەرمێ المفرقون بین الأحبة، لە هەموو عەبدێک خراپترین بەندەی خوا، شەڕترین بەندەی خوا زانی کێیە؟
المفرقون بين الأحبة ئەوانەی کە خۆشەویستی نێوان خەڵکی دەبچڕێنن تێکی ئەدەن خۆشەویستەکان لە یەک جیا دەکەنەوە و پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم وإن أبغضكم إلي المفرقون بين الأحبة لە هەموو کە زیاتر کە من ڕقم لێی بێ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسانەی کە نێوان خۆشەویستەکان تێک ئەدەن لە دڵنیا بە تۆ خراپترین بەندەی خوای و پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم زۆر ڕقی لێتە ئەی قڕ بەسەر و خاکت بەسەر تۆ چەندێ دۆڕاوی وا دەزانی فڵان کەست دۆڕان بەڵام خۆ دۆڕاوی کەواتە ئاگادار بە خوشکی بەڕێزم بگەڕێرە بۆ لای خوا تۆبە بکە پێش ئەوەی خوای گەورە تۆڵت لێ بکاتەوە و تۆبەکردنی تۆش بەوە دەبێ واز لە سیحرەکە بێنی بەڵام ئەوەی کردت تازە ڕۆی ئەوە تۆبەکردن لەسەر لا نابە ئیلا مەگەر ئەو کەسە گەردنت ئازاکە کە سیحری لێ کردووە بەڵام بوەستە هاوڕێتی ئەو ئافرەتانە مەکە یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی خوایە لە شەڕ و خراپەی ساحیرەکان و ئەو ژنانە کە سیحر دەکەنمان پارێزی یا ڕەب العالەمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أي كسي كده تشيب ولا ساحر مروفايتيت لدز داوة رحم بزي وجدانت لدز داوة أي فاسد أي آجا وغير بيضلم چندها جنوبياو جيانيان خوش بو جنو مرد جيانيان خوش بو لبختوري دابون دڵیان خۆش بوو بەڵام بەهۆی سحرەکەی تۆوە کێشەکەوتە نێوانیانە و لە یەک جیا بوونەوە ئەی باشە تۆ کاتێک کە سحرێک دەکەی ژن و پیاوێ لە یەک جیا دەکەیتەوە ئەی بیرت نییە خۆت مناڵت هەیە ئەو مناڵانە بێ دایک و باوکە بن ئەو مناڵانە بێناز دەبن ئەی نازانی خوای گەورە زۆر بەدەسەڵاتە کە بە هەمان موسیبەت بەسەر تۆیشا بهێنێ و بە ئیزنی خوا بەسەریشتا دەیهێنێ چونکە بوویتە سەبەب و هۆکارێک ژن و پیاوێکی بەختەوەر بەدبەخت بکەی لە یەکیان جیا بکەیتەوە دەبینی دوای ئەو سحرا نە بەختەوەری دەمێنێ نەخۆشی نەشادی نەدڵخۆشی هیچ نامێنێ تەنها شەڕ و ئاژاوە و تەلاقم دا تەلاقت ئەدەم لێم جیا بەرەوە لێ جیا بمەوە تەواو بەختەوەری لەو ماڵەدا هەڵدەگیرێ بەهۆی سحرەکەوە بۆیە ماڵێ زۆر سیقەتان پێی نەبوو قومی ئاوین بخۆنەوە ئەمە ڕاستیە خەڵک جاران خەڵ زۆر خراپ بووە جاران هەر کەس شتی بۆت پێ ئەتوانی بیخۆی بەڵام ئێستا ناتوانی بیخۆی ناتوانی خواردنی هەموو کەسێ بخۆی ناتوانی هەدیە هەموو کەسێ قبوڵکەی چەندەها ئافرەتی داما و هەدیی بۆ ڕۆشتۆ بە حسابەم بووکە و تازە گوازراوە دوای چەند ڕۆژی ئافرەتە چەند سەردانیەکەن چەندەها دانە لەوانە سحری تیا کراوە هەدیی بۆ بردو سحری تیا کردووە یەکێکە بەخوا پیاوی داما و زۆر بەکەمی سحرەکە هەمووی ئافرەتە ئاخر بۆیە زۆربیان دەچنە جەهەنەمەوە ئەمە ڕاستیەکە بە خۆتان هەبچنەوە تەقوای خوا بکەن پێت خۆشە لەگەڵ ژنەکەتا بەختەوەر بی لەگەڵ پیاوەکەتا بەختەوەر بی ئەبێ پێتش خۆش بێ خەڵکی لەگەڵ ژنەکە لەگەڵ پیاوەکەی بەختەوەر بێ پێت خۆشە پیاوەکەت بڵێ لە جیابمەوە نەخێر دە خەڵکیش پێی خۆش نییە کەواتە ئاگاداری خۆت بە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ئیبلیس تەختی خۆی لەسەر ئەودانی عەرشەکەی خۆی ئەمجا سەربازەکانی بڵاو دەکاتەوە بەسەر زەویا بڕۆن فیتنە لەسەر زەویا بڵاوکەن و ئاژاوی کێش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ یەکێک دێ دەڵێ من وام لە فڵان کەس کرد پیاوێ بکوژێ ئەڵێ تۆ هیچ نەکردو پیاوی کوشتۆ پیاو یەکێتر دێڵێ وام لە فڵان کەس کرد زینا بکە ئەڵێ تۆش هیچ نەکردووە یەکێتر دێ دەڵێ ئەوەم کردو ئەوم کردو ئەڵێ تۆ هیچ نەکردو یەکێتر دێ ئەڵێ وازم لە فڵان کەس نەهێناتا لەگەڵ ژنەکە لە یەک جابوونەوە چێ کردی شەیطان ساحر تۆش کە شوێن کەوتوی شەیطانی کە چوتە بەلای ساحیرەکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێکە ئەو کەسە دەڵێت سەربازی ئیبلیسە دەڵێ وازم لە فڵان کەس نەهێنا حتى فرقت بينه وبين امرأتي حتى لە ژنەکەی جام کردەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئیبلیس ئەو کەسە لە خۆی نزیک دەکاتەوە دەڵێت تۆ ئیشێ باش کرد نعمە ئەنتە بەڕاستی ئیشێ چاکت کرد باوەشی پێ ئاکا و ئەڵێ تۆ ئیشێ زۆر باشت کرد ئەی خوشکی بەڕێزم تۆ خۆشەویستی ئیبلیسی هەروەکو چۆن ئەو سەربازەی خۆشەویستی ئیبلیسە ئەو کەسانی کە ژن و پیاو لە یەک جیا دەکەنەوە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم لعنەتی خۆیان لێ بێت بەڵام بە کاتێکە ژن و پیاوەکە عەیبیان نەبێ بۆی ئاگاداری خۆمان بین
مەڕۆ سحر بکەی بۆی ژن و پیاوێک لێ جیا بکەیتەوە سحری لێ ئەەکەم بۆی لە ژنەکەی جیا بێتەوە بۆی لە پیاوەکەی جیا بێتەوە ئەمە تاوانێکی زۆر گەورەی ئیبلیس